بەر لە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕۆڵی گەورە و چالاکیان لە دەرکردنی بڕیاری بە پارێزگابوونی شارەکە دابینی، بەڵام بەوتەی بەشێک لە چالاکانی مەدەنی دوای زیاتر لە 7 ساڵ لە بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە ڕۆڵی ڕێکخراوەکان لە ئاستکێشە و گرفتەکانی شارەکە لاوازە و نەیانتوانیوە فشار بکەن تا بە پارێزگابوونی هەڵەبجە بکرێتە ئەمری واقع و ئاوەدانی ڕوو لە شارەکە بکات. ئەمە لە کاتێکدا نزیکەی 80 ڕێکخراوی مەدەنی هەڵەبجە لە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان تۆمار کراون. لە دوای بە پارێزگابوونی هەڵەبجە ڕۆڵی ڕێکخراوەکان بردەوردە بەرەو لاوازیەکێ، ئەمەش دیارەکە مەبەستەکە چییە و بۆچی وایە. ئەمە شەگەڕێتەوە بۆ لایانی سیاسی کە لایانی سیاسی ناهێڵێت ئەم شارە گەشە بکات. ئەمە هۆکاری سەرەکیە کە هەڵەبجە تا ئێستا نەیتوانێت بەرەو پێشچوونێکی ئەوتۆ بەخۆیەوە ببینێت. مەسەلەی پارێزگابوونی هەڵەبجە ئێمە فشارەکەمان بۆ کە هەڵەبجە ببە پارێزگا، مەسەکە بۆ پارێزگا ئینتیزارین حکوومەتی هەرێم ئەسپی خۆی لەم باوارە تاودا. ئێمە نامانی هەموو شێر بە فشار و بە زۆر و بە زەخت بێت، هەتا ئێستا تاوی نەداوە و ئێمە ئەمانەیە فعلەن حکوومەتی هەرێم خەڵک بزانێت چی لە هەکبەیە هەیە و ئەمە حکوومەتی هەرێمەکە یەک پارێزگا نەیتوانی ئیدارەی بات و بیکا بە پارێزگایکی تاو. ڕاگەیاندنمان هێناوەتە سەرخەت، بەڵام سیاسەتی حکوومەتی هەرێم و ئەو دەسەڵاتێکی کە ئەمڕۆ لە حکوومەتی هەرێما دەسەڵاتدارە ڕاستەکەی نەهاتۆتە ژێربار و گوێ بۆ داواکاری ڕێکخراوەکان نەگرتووە و ئەتوانم بڵێم جۆرە مەویستێکیش بەعام ڕووی لە ڕێکخراوەکان کردووە بەهۆی ئەو سیاسەتە خراپەی کە بەرامبەر بە ڕێکخراوەکان حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکات. لە چوارچەوەی کاری ڕێکخراوەیش بۆ بە دواداچوونی کێشە و گرفتەکانی هەڵەبجە و گێڕانەوەی ڕۆڵ بۆ ڕێکخراوە مەدەنیەکانی شارەکە پانێڵێک ساز کرا کە ئامانج لێی دروستکردنی ئەمانگی بوو لە نێوان ڕێکخراوەکانی ناوخۆی پارێزگاکە لەگەڵ ڕێکخراوە بیانی و نێودەوڵەتیەکان. تەواجدمان لە پارێزگای هەڵەبجە شەهید ئەوەیە کەوا بتوانن توانای ڕێکخراوە لۆکاڵەکانی هەڵەبجەی شەهید بەگەڕ بخێن بۆ ئەوەی بتوانن ئەو پێویستی و کەم و کوڕیانەی کەوا لە سنووری پارێزگای هەڵەبجەی شەهید هەیە کە لە سنووری دەسەڵاتی ئەواندا هەیە بتوانن پڕی بکەنەوە و هەروە ئەمەش بە تەئکیدی لەگەڵ ئیدارەی پارێزگاکە. بەڵام بۆ ئەم مەبەستە پێویستە پلان و بەرنامەمانەوێت. بۆ ئەم مەبەستەش ئێمە کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتیمان بانکێش کردوون ئەمڕۆکە لەگەڵ ئێمە هاتوونەتە پارێزگای هەڵەبجەی شەهید. پارێزگای هەڵەبجە لە هەموو کات زیاتر پێویستی بە ئاوەدانی و بوژانەوەیە، بەڵام هاوڵاتیان و چالاکانی مەدەنی دەڵێن حکوومەتی هەرێم نەیتوانیوە دەستی ئاوەدانی بە شارەکە بگەێنێت و لە خزمەتگەیاندن بوو پارێزگایە کەم تەرخەم بووە. بۆیە داوا دەکرێت ڕێکخراوە مەدەنیەکان فشارەکانیان چڕ بکەنەوە تا حکوومەت ئاوەڕی جدی لە پارێزگاکە بداتەوە و سیمای پارێزگایی پێوە دیار بێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.